ئەوانەی کە لە چەند مانگی ڕابردوو دیسان ڕوویان دە هەرێمی کوردستان کردووە لە مەناتقی زۆربیان لە فەلوجە هاتوونەتە لە مانگی 6 و 7 2016 98 عایلە و ئەو هاتنەش توقعی ئەوە دەکرێت بەردەوام بیت و لە فترەی ئەو هەفتەی ڕابردووش 9 عایلە لە گەرە هاتنە هەرێمی کوردستان واتە لە قەزای ڕواندز نیشتەجێکراون و پێشبینی ئەوە دەکەین کە پاش حملەی یا ئازادکردنی مووسڵ خەلکانێکی زیاتر لە ئەو نازەحانە ڕوودا هەرێمی کوردستان کە سنووری ئێمەش بێ بەش نابیت لە هاتنی ئەو نازەحانە.